تۆ صاحب ماڵی ئەوێ جەلاجیان تۆش خاوەن ماڵێ بێ بیجێڕی پیژای تەقدیمی کاکە ڕەحیمی بکەین. ئەی ئافەرم کاکە نیروانجیان جەژنی پیرۆز بێ کاک نیروانجیان ئەگەر ئەوانش جەژن پیرۆز کرد لەگەمانە. خۆشەویستانم ئێمە لە ڕێستۆرانتی کلتوری ڕەشماڵ بەرنامەی دووەمی ڕۆژی دووەمی جەژنی ڕەمەزان پێشکەشەکەین. خۆشحاڵم کە ئەمڕۆ گەبتوانین بەرنمەیەکی جوان پێشکەش بکەین. بڕیارمان نابوو کە بەرنمەکە بەم شێوەیە بێ کە دیارە باوکاری ژەنیارانی بەتوانە هونەرمەندی زۆ بەتوانە هونەرمەندی موزیسیان و ئەکادیمی و هاوڕێ دێریمان کارزان کامیل یاخوا بەخێر بێ. بەرنمەکەی ڕازانەوە کاکە ئارامجیان بە قوربانە بەخێر بێخوا سەر هەردوو چاوم کاکە نیروان بانەی منەڵم نیروانبانەی ئەوڵە نیروان عمەر نەدایم نیروانبانەی تازە نازناوەکە نیروان سەقزی ژەبێ کاکە ئارازیان ئاراز محەمەدی خۆشەویستی هەمووان ئارازیان بە قوربانم بەخێر بێخوا. زۆر سپاس کاک جەزاجان ڕۆحی منی سپاس دەکەم. کاک جەلالەوە بۆ لێم وەرناگری بدەم جەلاجان گۆڵی جوانترین و گەرمترین پیرۆزبایی جەژنی ڕەمەزان با بڵین دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو مسلمانانی گیانەکەم بە خۆشحاڵیەوە داوای لە بوونەکەم ئەم مانگە غایی بووم کاک جەزا زانێ تۆزە تەندروستیم باش نەبوو شکورێ سپاس بخوا باشم عسر فەحسەکانم وەرگرتۆ زۆر باشم. منیش جارێکتر بە خێراتنی هونەرمەندی خۆشەویست هاوڕێی ئەزیزم ئەتوانم بڵێم هاوڕێی مناڵیم کاک ئاراز محەممەد کاکە نیروانی گوڵ مامەسا ئارام میرزا گیان زۆر بەخێر بێ مەجاالم نییە جینا تەحەیەکم بۆ کردی یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم ئەو هی نەژەتوانی بێ لەو دیوارە بزانی بەختە باشە بۆ ئەم جەژنە بۆیە بێ مامەسا ڕحیمجانی باڵەبان هاوڕێی هەمیشەییمان گوڵەکەی گەڕیان و گوڵەکەی ڕادۆی سلێمانی هزار جاری تر جەژنە پیرۆزەتان لەکەین گردنتان ئازابێ و گردنم ئازاکەنەوە لە بەخوا هیچ کێشەیەکم لەگەڵ کەسان نەبووە تا ئێستا. ئیشاڵڵا ئەم شەو بەسەرهاتە خۆشەکانمان بەرنمەیەکی تایبەت بۆ جەژن پێشکەشەکەین دیارە من و کاگاراز و کاک نیروان و ئەم کاکە بە ڕێزانە بەسەرهات وشتمان هەیەتر بە پێی پێویست قڕ بەسەر مەگا بیانە هەتا لەگەڵ چیانی مەجارە ئەمە ئەم شەو کەوتۆتە بەردەسم دەمێکەیە بە دوایە گەڕ دەمادەمان ئاراسەوە دەست پێ بکەین زای ئاراژیان سپاسانەکەم بۆ بانگێشتا ئەوە جەژنی ڕەمەزان پیرۆزەکەم لە هەموو کوردێک لە هەر شوێنێکی دنیا بن. هیوادارم خاڵە جەزاجان زۆر باشی بێمە جەلاجان کاک نیروان و کاگارام و کاکارزان و کاکە ڕەحیمی واڵەبان و دەست و چاوم لای خۆش بێ و خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵێەوە بە گەورەی و لێرە بەرنامەی پێشکەشەکەم. وەڵام جەژن پیرۆزە و لێکەم یەخوا بەخێر بێ ئەوەی تر بەرنمەکە ڕازاندەوە خۆتان ڕازاوە جوانن. جا من بە دەستپێکی بەرنمەکەمان شتێکی خۆشی کاگاراستان بۆ بازەکەم دیارە کاگاراست ساڵانێکە 30 ساڵ زیاترە هاوڕێی وعدم بە ماڵی باوکم مابوو شەوان هەموو شەوێ هەموو شوێ بێک و بووینە بۆ خۆم بە ساڵە برادرمە بۆ جەڵ ساڵی وەڵڵاهی من خوانەی بڕێچ لووسێ خۆ گەیوم برا تەواو بووم ئیتر وان بڕیارا بوو بە دایکم و باوکم سەعانەوە خەوتن خوافیکە باوکم بەس دایکم ماوە ئیتر ئارازیش ماڵ ئێمە زۆر زۆریان خۆشەویست دایکم و باوکم بە تایبەتی ئەی خۆمە هێنمەوە یانوە بێ زوو بێنیتەوە یەگەعدەوە حەفلەش زوو تەواو نابێ مە ئەم لاولای منیش لە قاچ سەرەوە بووم زگوردی بووم کە ئەهاتمەوە ئیتر ئاراز بە قوربانە بم با سیارەکە کوژێنەرەوە لایت کوژێنەرەوە ماڵە ئاوا باری قاچاقی بێ ئیتر بە پێی میجازی خۆی میرزا لەگەڵ بەدرگاکەی هەڵەگەڕام یەک پیشەکێ تەقانەمە بەحساب هەرنی هاوە دام بەزان وڵای تر شەوێ باوکماتە دەرەوتی کاگارازگیان حەزەکەی هەرمە هێنەرەوە بەس ئەو پیشەکە لا بە پیاوی چابە خۆشەویستە کاکارە بەخێر قوربانێ سڵاو لە ڕۆحی پاچی باوکیش تەمەنی درێژی بە خۆتان بەجێشت پێ ئەو کاتە یادگاری خۆشمانە بوو لەوەش خۆشترمانێ دوای بێ جێرمەوە باش ئەوەی باوکە سەر چۆبیەکەی گرت بوو بە ڕەحمەت لە حەفلەکەی کاکە جەمالە لە پڕگەرم بوو وەڵا گەرم نابوو دوای زەلامێکمان بینی بەتانێکی دوو نەفەری بێ بوو ئەوەی لێک لە حەفلەکەی وتمەوە چیە زەلال وتی ئەو باوکمە تازە گەرم بوو کاکە زەرابچینە لای کاکە نیروانیش بزانین ئەو جەژنە پیرۆزەی خۆی لە بینەران و بیسەران بکە. بەڵێ کاکزاجیان منیش پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانانی گیان و بە تایبەت مسلمانانی کوردستان پیرۆزبایی لە جەنابت و لە کاک جەلال و هەموو برادەرانەکەم دەستخۆشیش بۆ هەردوو برای بەڕێزم موزیسیان کاکارزان کامیل و کاکە ئارامی بەڕێز کاکە ڕەحیمی باڵەبانیش
قورعان ڕەحیم لە پەڕەوە ئەم شەو شانسی منیش بیرم تو بیدایەت لەگەڵ کاکارازە بەسەراتی خۆشمانەیە و بەڵام ڕەفیقێکی زۆر کۆنین لەگەڵ کاک دیوانە ڕەفیقێکی دێرینیت ئەوە مەجالی زۆر خۆشحاڵیشم کە ئەم شەو کاک جەلالیشە بە هەماشیوانیوانیانەمان هەر دایمە بێکەوە هەنیاری ئەمە چوینە دەرەوەی ڕەفیقێکی دێرینە پێتان چۆن باسی گەڕەکەکەیت باشە جا ئەمە شاڵی کاک جەزار زۆر جوانە ڕەنگەشڵیم نەمشە خۆیەوە بێ ناوەڕۆکەشی دوایی بڵێ ئەبێ دوایەوە بڵێگە نێڵێ بەکەڵی ساڵە نیومەتری بۆ زیاگە لە سەر باوەکە لە تەسووری 2000 هەیە لەسەر قەنەفەکان دانیشت بووین ئاواسەری مبارەکە بێ لێو جوانەوە وتی جەلال وتم وتی ئەو شاڵانی کاکجەزا هەموو ساڵێ بستێ لێرەوەی سەر ژێرە وتم بۆ وتی کە خۆی گەورا بێ شاڵەکان چووگە بێتەوە بێ خاتە سەری پێتان چۆن بچینە لای گۆرانیەک دوایی زۆر بەسەراتمان زۆر ئەم شەو بەڵام سەرەتا کامی لە هاوڕێن من گۆرانێکمان پێشکەشەکە بەخاوێک بچینە ناوەڵەوەنیە أخمك هاي بخالوب بخاي وانخالن دلم زيرك كسم هاي أري ميد بتاي علني نايم وزري هيمل خيالك من بيم هيمل خيالك من بيم جرابي نشتر كسماي أريد أدي وبير يزقار غريب مي نايم وزريان تدبيت شايرا كردم قصتايا ودبيدايا زويل في البادي شيشيني بجستايا وبيدا دايان جيب البويل قمري ديلني وشبيدايا
الشير ولبيدا كغايز دنويسين بوليدا بدغيشي بير لاخينوا دنجي خوينقال دين لا حوام دلين شستان جينوا شايا وداوت يا ينتين رادك لا لا بداية سايا شني جوانو باكو شيرينا جيلي كردو وسا hayatım merdum ورا هذه هنايا لا يا خوشخا ناكوتم تشاو بمول غوستايا بويوم بانجيلك تورك دمرم باسم مايا خويا بخوي ديزاني أتوي بينا يشايا يا غايز دنوي وسيم بوليلا بدلي جيبر لاخينوا دنجي خليقا دين لا حوام دليان شستان جينوا شايا وداوت يا ينتين عدكر لا لا بداية سايا شني جوانو باكو شيرينا شيري كردو وسان جواني بالابتي موشايا بهري تاسردي مخايا هزار شوزك يدباري كوتما هواري خوالي كوتو مسايلي تاري نردم بسمها واموالي تودت فريمو بويوتو نابي شوني تودالي توابي كوتو مبايمدي خاني بنيازي توا ما يابي كوتو مبايمدي خاني بنيازي توا وما يابي دەستی هەمووتان ماجەکەم یاخوا دەستان خۆش بێ
بە قوربانی ئەو دەنگە بم نیروان گیان هەر بە عینی نەوەتەکانەها لە سەر سوشەکەی لای ماڵی خۆمانەمان و ئاوا ماوەتەوە ئیشاءڵڵا دەنگی نەڕزێ ئەو دەنگە هەر بمێنێ بۆ هەر چوار پارچەی کوردستان و بۆ چەند کەسێکی وەکو هاوڕێ مناڵیەکان وەکو جەلال گۆڵەوی ئەوانە چکام بە دەنگی تۆ کاگاراز و ئەو ڕەفیق مناڵیانم بەخوا دڵم ئەکرێتەوە ئاراز گیان با بێمەوە لای تۆ کاتی خۆی لەگەڵ نیروانە لەگەڵ بن و بەختیار و نیروان و جەلا لەگە بیرێ ما بێ دانیشتین لە لا کۆڵانەکانەوە نێت تەپڵوشت باوکم پاسێکی بوو جاجار چی ناو پاسەکەەوە ئێتە ڕقەمەکان گرت توانم سیاری زعاجی کردین باوکم تر نەیەینێ پاسەکە دوای فترەیەک پیاوی لێ بوو دژمنار بوو لە سیمەتێکە بەخوا نازانم ناوی چی بوو بەس ناو مەڵە بەخۆ ئەمان کوژن وڵا دەزڕێژیان کرد بە ناومان ناشوێت تەپڵ و هۆ ئێمە هەر خەریکی بەزم ڕزم بووین دەزڕێژیان کرد بیرمەوە بەڵام ئەمارەزە سەرەوەی بەڕێستا من بیری مێ مناڵ بووم عرب تەپڵێنێنە ئەم شاربانە دروستیانەکرد لە جادەی مەولیان فرۆشت تە زۆر بیان و بە باوکم کرد خۆ ئافریکاتم هەرە بێ پیانە دومبەڵک وتمە بێ دومبەڵەشێکم بۆ بخڕی کاکە وەڵڵا تۆ نایڵی بخەوینی وتم باوکم بە قورعانی نامەتا نەخەون وتی دەوەڵەوە هەر بۆ ناکڕم وتی چاکە خەوتی نوێ بە قوڕێکی بەسەرمانە ئەوەش ئەلیاوە کرد جام بیری من مناڵ بووم من بیری من مناڵ بووم جەلالوانە و کاتە هینیانێک کاکە خۆمەکە بمنە بابە وڵا جەلال لەمەمان گەورەترا بەس پێوەی دیارنێ بیری مێ دەستی گرتم بردومی بۆ مەکتەب بێ 3 ساڵ لە پێش منەوە بوو لە مەکتەبا بۆ قاتیخوا ماشەڵاتان لێبێ وەڵاو کاتە پیاو بوونێەوە خوانەی بڕێ کاکە جەزاژەوێ خۆی مناڵکاتەوە وڵی باوکم کامل بیڵێ بڕوا بکە بۆ ئەمانە گرانیانجا لە هەووی بڵێن جەل ئەگە بمە بیرەوەری ئەمڕۆ بژێرمەوە بەڕاستی حەزەکەم بیڵم لێرەوە باوەڕکە لە بەیانیەوە تا 10 دقیقە پێش بەرنامەکەونە نەخۆش بورەنزە خەریکەم کێمە ناو بەرنامە سوبحان الله چاگەمەوە ئاگام لێ بوو یەک حەبوو خوا سەبەب چییە من دیارە بەم جوهرە بەخوا چاگە بوو نانە بەخوا ئاگام لێ بوو حەبێکی زۆر گەورەی خواردێ نەگەیشتم لای بە ئەسا کاکە دیارە کاک جەزا من و کاگاراز لەگەڵ ئەو پیاوەیە ناڵم کاتی خۆی لەسەر سوچ و شت ئێمە ئەمان هەر بەجددیش خەڵقمانی زعاجە کرد کاکە کارەبا نەبوو خەڵکی ژەو کاتە داما بوو لە نەوە خەوت بۆی نەوت سەر نەکە وڵا زۆپاکەی کوژانەوە یەکی دوسێ بەتانیان پیاە و ئیتر ئێمە سعایەکی شەو ئەو ڕۆژی نیوەڕۆیە لای ئێمە وای لێ هاتبوو هەموو شەوە پۆلیس بۆمانە هاو جا ئەو کات حرمەتەن پۆلیس کە هەم مەفرەزە پارەی بەنزینەکان لێ سندیتەوە بیرتە ئەگەر نەدرایە ئەیان بردی وای لێ هاتبوویان و کاکە بانەینەوە دە پیاوە تەلەفۆن وشت هەر نۆرماڵە بوو کۆڵ بەنواز بێ ئێمەش نیروان ئەمی سندوقەکەمان بوو ئەیتە هەرچیمان پێ بوو بە ڕۆژەمان نابم مەسروفات عیدی کاک فەتاح بوو باخچینە لای گۆرانێکی مامۆستا ئاراز سەرچاو دوایی بەردەوام ببین ئینشاءڵڵا ئەم گۆرانیە فۆکلۆری بەتەقەی ڕەشید خانە عەفوی ناوچەی فەیزوڵا بەجیە بەدەنگی ڕەشید خان من جۆم لێ بووە مەقامی سوارەی پێشکەشێکە میوەدارم بەدڵتان بێ و سەرچاو ئای خەزانیەی دوورت باوەندای لە دەراتم خەزانیەی دوورت باوەندای لە دەراتم چۆن لێم ئاوا بوو وەی ڕۆ ئەسێرای باتم چۆن لێم ئاوا بوو وەی ڕۆ ئەسێرای باتم ئەمینێ گیان شلە گیان گیان و گیان گیان و گیان گیانی شیرینم ئەو لایە لایە دەوەی ڕۆ بێ بە یاسینم هەرمی منێ بمرم ئامین تۆ بکەیشینێ
زاكي زقدي ويرول الدروما جاك زاكي زقدي ويرول الدروما وخسفان بني ويروب مردين ماوا وخسفان بني عزيز بمردين ماوا امين جان شل جان جان وجان جان وجان جاني شيلين أولايا لا يدامين ببياسينم ربي من بمرم آمين توبي كيشين هنا سيل من جوانب بايق لا شامم هنا سيل من باوان بايق لا شامم ربي بايت كرمان ويرو ببكوي زوخال ربي باواني شيب ببكوي زوخال امين جان شل جان جان وجان جان وجان جاني شيلين أولايا لا يدهيروا ببياسين أولايا لا يدهيروا ببياسين أواها تسوي وي زامو بدينم أواها تسوي وي روزامو بدينم دقاتا أسمان وي رونالو بدينم دقاتا أسمان وي رونالو بدينم أمين جان شل جان جانو جان جانو جان جاني شيلينم امين جان شل جان جانو جان جانو جان تو جاني مني هركز بيت خوازي امين دب ما دوش مني هركز بيت خوازي ويرو دب ما دوش مني دەم خۆش کاگارازیان دەمە خۆش بێ سپاس بۆ گۆرانی خۆشە بەس هەست دەکەم کاکجەلا لەم شۆ زۆر بێتاقەتە هێشتا گۆرانی دەوڵی نەوتراوە زۆر بێتاقە دەیبینم من جارە قڕ بەسەر مەگەر گۆرانی دەوڵی سیشەوە لە دوورەوە سیرتانەکەم هەرشان وا لەیەکەم یەک دوو بەرنامەشمان کرد لە کورسات دەستیان خۆش بەرنامەی چیان لەگەڵ جەنابتا بوو جا بە هەمان شێوە کاکاروانی نەی لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە ئەرەوتی هەتی وتی تۆ هەر بە هەموو نەوعەکان پێتەوتم من کێشەم نیە هەموو نەوع هەڵپەرچەکانی ژەزانم ئەوی معجیبی شانتم لەگەڵی قاعەکەیەوە جاوتم برا بە حساب عازب سایزەرە میرزاجا کاک جەزا یەک شتی خۆش میرزاجیان بە بەلەدی بە عەدەنی بە هەموو یێر ئەگەر لێ لانسی وەرگتووە یەک شتی فیرقەی ئەو کاتەی با بڵێن کاکارزان و کاگمیران خۆشەویستیم بۆ جەنابیان هەیە کاک نیروان جێمێکی پێ فرۆشتە بووم ئەگەر بیرێ بێ زۆر دەگمەن بوو بەڵێ منیش کە جێمەکەم لێ کڕی خەڵک پێی سیر بوو بڕوا بکە 6,000 دینارم پێ خانۆکەی تەنیشمانەوەی بە 34 یعنی دوم قسە سەری ئەمە نەهیلاکی بووم وا بوو میرزا ئیتر بەرنامەیە لەم و ئیقاعێ لەو ئەوە حاڵ نەبوو بە پاڕانەوە بیگرە و بەریە ئەمان لە فێنک حەفلەیانە بوو حەفلەکانی ئەمان خوا هەڵ ناگرەی ئێمە یعنی بووکوزاوە ئیسراحەتی خۆیان وەرەگرت ئەم جالای ئەمان دەسی پێکرد منیش نەمزانی لەژێر کەپرەکەی سارایان بوو لە هینەکە گەرمەکە ئیتر کاک جەزا خۆم سەغڵەت کردووە مۆسیقا لێم ڕەسوڵاوارەش ئەیڵێ جا ئەو شتە لادەیانەی تەڕەوت
هی ئەو عشایری بەڵێ ڕێزم بۆ ڕسوڵ ئیتر چۆن ئەڵی منیش کەوت بوومە هەوای خۆمەوە خواوەچیل کە ئاوام کرد سیرم کرد میران و کارزان و ئاراس ئاوا سیر مەکەن یعنی بڕوا قەناعەتم پێ بکە ئەوەڵەوە میران فێر دەکەن کاکە دەستم تێکەڵ بوو ئیقا خاو بووەوە وڵا ڕسوڵی ژاوە سەیری کردم وتیەوە چێتی وتم وەڵاهی وتم تۆ سەیری کە ئاوای کرد وتی ئێوەچی ئەو کێشەی نەبوو تێگەی بڵێ من حەزم نەکرد وا بڵێن وتم وەڵا ئەیترەوە میرزایەوەش کاک میران کۆرەوتی کاکە خۆ قابیلە شتینە نەبینیوە بەسی قاعەکە بۆی لێ هاوتم بە قورئان دە تۆ پێیان بڵێ وتی کاکە بە مایکەکە خوا پشکەنە کاک جەلال وەڵا پشتیان تێکردمی قاعەکەمەکو خۆی لێ کردەوە بەس ئەوە حاڵ بەخوا دووسێ ئاوت و یەنیترم کرد و بە مایکەکە وتی کاکە مەمنونتانم سەیرمان بکەن بڕوا بکە لە دوای لە فەهەتا و حەفلەیەم تەواو کردەوە زەع نەبووم وڵای کاکە جەلالەوە ساڵانی نەوەکان سەرەتای نەوەکان کاکە کارزان باو بوو حەفلەی زەواج کە پێڵە حەفلەی زەواج یاشایی ئەوە نەبوو هەریەکسە گۆران هێڵ پەرچە بڵێ شعری تیاوەتراهێنی باسی ڕاپەڕین و مەقام و باوەڕکە سەیری جمهورەکەمە کرد یعنی ئەوە ڕیزیان بەستە بوو سەرچۆپەکەش ئەوە وەستا بووە دەستڕەکەشی پێ بوو مەقامیانەوە کە چی وایە کرد ها مەسەلەن هەر ئەوە لەگە مەقامەکە ئەبوو بە شتی خاوتر سرود وەروایە کرد لە پڕەکە دوای وردەودا کە لەگە پەنجێنە بەی قاگەر بوو لاوەڵە تاقی هەڵپەرچەکە لەسەر پێ بوو میلی هێنا بۆ زۆر سەیر کاک جەزا مەنتیقەی خۆمان و خۆتان با بڵێن پێنج جوێن وایە با بڵێن عیب نەبێ خەڵکی پێنج جوێنە ئەسڵ بڵێ ڕەوەڵا من تۆزە عادیم بەس ئەم ئەسڵە یعنی من با بڵێن ئەسڵ عادیەکەی تۆ ئەم بەقەبا بینی وڵە تۆخەکەی عەسڵی من شولێری من پیاوە جەزا ئەسڵی پێنج جوێنی ئەسڵی پێنج جوێنیم بڵێ سڵامانێ بۆ مەتقەی پێنج جوێن و چاومەجەکەی خەڵکە جوانەکەی پێنج جوێن زۆر سواس بوو جا لە منتقەی پێنج جوێن ڕەشوایان پێ هەر هەڵپەرچێ هاتنە پێشەوە هاتنە دواوەی تر کاگوران هەر ئەو نەی خۆش بوو هەتاوەکو گەڕیان و خاوەکە بوو لەگەڵ ئەبوو بە مەریوانیەکە ئیتر کاگورانە ناناسیەوە دا کامێرەکە ئاوای نەکردایە نەدەناسیەوە ناما بەڵێ بەڵێ بەخوا ئەو کاتە ڕستی میرزاش گەرمە بزای پڕەبوو لە تەبوتۆ سایزەرەکە لە پام پاچکاتەوە لێ بێت جیەمەکە هەموو شەوی جومعە لای میرزا بۆی کردەوە و یاڵڵا دەردی خۆیڵە نچین و لای نیروانی بەکەیفی جا کاکە ئەزانی من حەقی تۆ خۆم بیرنەوەڵا خەمینە بیرۆرەکان ئەمەە زۆر لەگەم دوانەیە ترسم ئەم شەو وەڵا خۆشتمان و تۆ و هیچری ژەڵی یادگاریمان زۆر زۆرە بەس حەزەکەمەوەی باسکەین چکە بەرنامەکە وایە لەگەڵ میرزا لەگەڵ ئارامەوەڵا لەگەڵ هەمتانە مام نیروانجان هیچ گۆرانێکتر بۆ ئامادە کرد وڵا گۆرانیشکەمان ئامادە کردویت بەس تۆ خۆ بێدەن کردوە لەو بیرۆریشتانە نازم مەسەلە چییە یا لەبەر جەلات چۆتەوە وەڵاهی ئیترەوان بەشی منیش باسییان ئەمان ئەو باسەکەڵام ئوستازمان بۆ قاسەکە بۆ ئەمین سنووق بوو کەچی تۆش بەخۆ بێدەنگ دەن سنووق بوو بەس بەخوان لە ئەخیرا زانیمان داماوی کرد بردبوو میرزا زوو لەوارەکەیە با بچینە لای کاکە نیرو ئەمزان چی بۆ ئامادە لای کاکە نیروان مسكن بنا وجنا محبوبي ليدا محبوبي ليدا روازم كدا جنا بسارو ليدا بسارو ليدا كورتها يا رب لا ضب ميزاني اي خمي آيا بيشم كوت سريشاني اي خمي آيا بيشمها تسريشاني
باعثی گرمی جانا بەزاڕێ من بۆم بەزاڕێ من بۆم ژەلە ئاوێنەی جانا ڕوخساری من بۆم ڕوخسار دێ من بۆم کورتێ هایا ڕابور لاڵ بم لە مێزانی ئەی خەمی ئایا ویشم کەوتە سەر شانی ئەی خەمی ئایا ویشم کەوتە سەر شانی بابای هانا سجانا دزه پیرم سردی دزه پیرم آگری دلمی جانا لدور دا جیرم لدور دا جیرم کرتی های آور لالبم نمیدانی ای خمی آیا بیشم هات سر شانی ای خمی آیا بیشم هات سر شانی ئەی ئافەرم ڕۆڵە ئەوە لە جەلالێکەوە یا ڕەبی بەخێرەیتەوە ئەی ئافەری ئەی ئافەرین ئەو شتانم پێ خۆشە بە قوربان جا جەژنە و ئەڕەوەڵا خەڵک بەڕاستی سپاس بۆ خوای گەورە ئەم سڵاو و ڕێز بیسەران و بینەرانمان لە گەڕیان میدیا جەژنتان پیرۆز بێ خۆشحاڵم لە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بە خزمەتان ئەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ بە ناوی جەژنانەی گەڕیان کۆمەڵێ ئەو گروپە جوانە و هونەرمەندە ئاز و خۆشەویستانەی کەوا میوانن لەگەڵما کاکە ئاکان جوان کاگاکام یاخوا بەخێر بێت جەژنی پیرۆز بێت جەژنی پیرۆز بێ میرە دێ مەیلدا بکێ دەسماڵ کێرێشە ئەمرەکەم خەجێ ماڵە میرە دێ مەیلدا بکێ دەسماڵ کێرێشە کاکە سامانی زەڕەنگەر کاک سامانی ماملێ جەژنی پیرۆز بێ یاخوا کوڕەنجایە ڕۆبووی من پێم وابوو تۆ دۆستیت هاتم بماوەیاڵی دۆستێکی سەرمایە خۆ بووی کەوتمایە هەواری خەیاڵی ئەم جەژنە دوو جەژنە کاکە جەزا بە ئەوەشمان بیر نەچێت لە خوای گەورە بەزیابێ وا ئەڵێن بڵێن ئیتر موچە دواناکەوێت تۆ بڵێ جەلال بەخوا ئیتر کوڕەکان واڵێن لە بەغا هەرچی یعنیەوە نامێناڵەکە نەها موچەها و نەها و تۆش دەگەڕیانی تر بڵاوی مەکەڕەوە بەڵاو نەکردێتەوە جا جەلا جامستم یەشتە پێ بڵم بیرەورێکی خۆم و خۆدێگە بیرە مابێ یادی ڕادوی گەڕیانمان نەکردەوە یەکەم ساڵ بوو ئەوە نەمانوتە بوو ڕادوی گەڕیان لە کاتی قەیرانەکانە دروست بۆ ئەمانە من لە دەم دەرچوتم ڕادوی قەیران ئەجاکەوەمت ئێستا پێتان سێر نەبێ حەزەکەم بیسەران و بینەران و کاکارەس و کاکە نەیروان و برادرانیش میرزا و کاگەرام ڕەنگە زۆر چوو بنە کاگڕەحیمیش خۆشت چوتێتە چەندین کەناڵی سەتەلایەتی زۆر گەورە و کە خۆ دەزانی بودجەیەکی زەبەلاح و تەکنیکی زۆر پێشکەوت و بینەران و بیسەران پێیان سێر نەبێم شەوێمە بە 3 مۆبایل ئەم بەرنامانە بۆ کەناڵی کەڕانێزی تەسویرەکەین بەبێەوە هیچ کامێرێکمان نەبێ هیچ شتێکی پێشکەوتومان نەبێ ئارازیان
ڕائچیە لەسەر کە ئەگەر شتەکان ئێمە بینی لە گەڕیان ئایا جابەجار لە دوورەوە سەیرمانەکەی شتەکانیش زۆ کوالیتین بەڕاستی بە تەلەڤیزیۆنێکی بەڕاستی بڵێن بە کوالیتی شتەکان زۆر جوانە تاوەڕکە بۆ حاڵۆ لەگە برادرانە ئیشەکەی زۆر ئەوە خۆشە خۆی شتەکان ئەوە خۆشە زۆر بچیتە جدیاتەوە ناڵم ناخۆشە بەس بەقەر ئێستا خۆش نییە کە ئەوە سادەیە شتەکان بەو خۆی ئاراز ئەو شاڵانی کە توی بینی پێش گەڕیان کڕاوە ئەژینا لە گەڕیان بەسڵەکەی دیسە باوەڕ چەند بستەوە دەمی ئەزانێت خۆی و مشکلە تۆ بڵێ بە دوو پەیڕە ئاراسی برام ئەو باسیەوە ناکە تەمان کۆمەڵە جل هەیە لێدان ڕاوە بێ لە بەریکی ڕۆژگەن جلای خۆشلێکی لە بەکی بە باوەڕە هەبێ خوا ئاگادارە خوا ڕەحمیکە هەڵ نەسایەستە پێ و بە پەر لە پێ بینیوە ڕاوماسی پێوە کردووە مامارە شاڵێکی تری هەیە لێ لەبەری کردبوو بۆ بەرنامەیە ئەگە هەستا سەرپی تقریبن 20 سانتیم لە خۆی درێژتر بوو یعنی لە عەرزەکە بە دوای خۆ چاوی دووسێ ساڵێکی کردووە بڕابکە کاکبورانم شاقلانەی بۆ هی نەکردممە پێچان بۆیە نێت بەو بارش ڕاستەوخۆ کە پەیوەندیان نەکریان و کاکژ شەڕواڵەکە زۆر گەورەیە وتمەگەرەسە ئەڵێ هی خۆم نییە ئاخر کاکە بۆی نابێت بیلفعل ئیشاءالله پشتیوان بەخوا ئەو وەڵی خۆ زۆریشمان وتووە بەس نازانم بە حەقی قورئان ئەڵەی دەوڵەمەنووش سەیری و کەناڵی ئێمە ناکات نیوان زۆرم پێسەی هەرچیژە بینی ئەڵە دەستان خۆش بێ کورەوتم بابەت لە گەج گیرە وەرە دەرەوە وڵات بابا هیچ نەبێ کامێرێکی پێ بکە لە کاتیەوە بەدەست خۆ نەی پەڕێنەوە نیە کە باسی شتانە پێ خێران شتەکان ئەوەی هەموو دەستپێکێک تر ئەخیرەکەی جوانە بێ ئەسا وردە وردە ئێوە بەڕاستی پێگەیشتون یعنی ئێسایەوە گوێگرێک و جمهوریشی خۆتانتانێ بەڕاستی بەخۆ بچێکم لەوانەی کاگەرەس پێ دەی سیر نەبێ بە درێژایی هەموو شوانی ڕەمەزان ئێمە لەم شوێنە کە ناوی ڕێستۆرانتی کەتوی ڕەشمارە ئێمە هەموو شوێ بەرنامان هەبوو شان بەشانی ئەو کەناڵە فەزایانەی کە باسەکەی هەموو شوێن بەرنامان هەبوو کۆڵمان نێەوە بە جوود و ماندووبوونی ئەو برایانی پشتی کامێرە مۆنتێر و وێنەگرەکان و کاکە ڕێباز و کاکە جعفەر و برادران هەمویان و کاگەیدرسی بێداران کاگەدریس گیان لێرێ کاگەدریس وڵای درسی بێدارانی شەو لەگەڵی مای بێداری شەوە هەموو شوێ لەگەڵ قوربانە بم حەزم لە بێداریە من یعنی تاقی تەنیا ئای ئافرم ئێستا وردە دەگەرم بۆ بچینە لای گۆرانی شاد کاکە چیەکە بۆی ئەها کوڕەکان ئەمە دووەم ڕۆژەکە دووەم ڕۆژ بۆ دەزانانی هەموو یەکێ بۆ پیاچە گۆرانی بەسەر شاڵەکەی جام ڕەمەزانە من هەمووشی بە ڕۆژوو بووم جەلاجان ئەوزان سێ چوار ڕۆژم لێ خواردووە ئارەژێن ڕێباز دایمە بەوە بەناو بانگە دایمە کاگوران زانە بنزینەکە باگرەکەی لێ ئەڵە گۆرانەکە باسی شاڵەکەی تێب شاڵەکەی تێگەی زای بۆیە بێ وڵی لە منی لایە بیە بەمە گەورەترە پای لێ هەو با بچینە لای گۆرانێکی هونەرمەندی خۆشەویستی هەمومان کاکە ئاراز محەمە کە ئەم شەو بەرنامەکەی ئێمە جوانتر کرد جەژنانەکەی ئەوەی تر جوانتر کرد خۆتان گەورن کاکەزاجان ها شومي وان جاكم بورخن شومي وان لا خضرام شيش ضي دردله جانم لا خضرام شيشك شيخ زادله جانم اتخوانازي كبناز اتخوانازي كبناز سوباره اخي سيقكم للاي سيقكو راكي سيقكم للاي سيقكو راكي أنا بقربان ندمم روشي سواري جارة
قربان دبم روجي شوار زار صبحوني مروا عسروي وارا صبحوني مروا دي عسروي داي يا نسر شوفي بيا زوتين نجي بيا يا نسر شوفي بيا زوتين نجي بيا قرار لو دعوت بمداتي او بهيا قرار لو دعوت بمداتي او بهيا ناري 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 نسكول ومزداري ناري 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 نسكول ومزداري وانا ممدري ماشي شني شوق وعياري وانا ممدري ماشي شني شوق ولباني ناري هم سوا هاور يا شيخي كريوا كمو مراكي يوجد وشكي كردو مبيوا ربي باران نباري تاكا قولك بريوا اكوا باران نباري تاكا قولك ريالم بيلم ونايلم ناويرم بيدرشين الم بيلم ونايلم ناويرم بيدرشين او من لاي ماركا سيودو داني دردين اگر او شالم باتي امشو من لي يسير الم بيلم ونايلم ناويرم بيدرشين او من لاي ماركا سيودو داني دردين وخيتن قرو بابا دمدين مزول فدلابا بوشي سواري نكردي او سايق هسك بابا بوشي سواري نكردي وسايق هسك بابا اوتها تواوا ضل غدبو شويلي داو مالم بكرة جيراو دنيا مبصر روخاو بمخما وبنداو رانيا ومتا علياو عليا وتا امزاو او جياني منبون همون بكرة سيداو قد مبري او قلا فرب بري تواو داجينا مدنيري علي ملاي دراو خاشي دنيا ما سرم شاك سرم اللي شيواو وخيتن قرو بابا دمدين مزون فدلابا وخيتن قرو بابا دمدين مزون فدلابا وشي سواري نكردي وسايق خسك بابا وشي سواري نكردي وسايق خسك بابا اوتها لسليمان كنيدي بشي بقي زوانا لسليمان كنيدي بشي بقي زوانا رحمي خير دلي بس لي وفا ما رحمي خير دلي بس لي وفا ما او ليلو ليلو ليلة وانا بقي لمجنون ذات بينا وانا ليمين مما ومين وانا
لسليمان كنيدي بشمو كريان لسليمان كنيدي بشمو كريان رحمي خير دبي نشمي لي جاموزان هو ليلو ليلو ليلى وانا بقي لمجو زين وانا ليبي لموا ومي بير وانا خۆشەویستانم زۆر سپاسی هونەرمەندی دەنگخۆش هونەرمەندی لاوی دەنگخۆش منەڵەن لاو تاوەرە جۆرا گۆڵی پیری بکە لای من هەر هونەرمەندی لاو ئاراز محەمە بەخوام ناڵی دوێنم ئاوادان بێت زانم خەتێ نایەوە بەخۆ ئاوادان بێ ڕێستۆرانتی کەلتوری ڕەشماڵ کە بەڕاستی ئەم ماوەیە کاکە ئاراز ئەم ڕێستۆرانتە ئەم کە شۆی کەیبینی لە کەم شوێنە یعنی ئەوە بۆ ڕۆژانی ئاسایش خەڵک دەتوانێت بێت چێژ لەم شوێنە جوانە ببینێ ئەم شوێنە کللتوریە کاکە جەلال ئاشەوبی لا من لە یەکی ڕەمەزانەوە نەمزانی خزمەت گوزاری ئاوا فولەجینا لێرە جەلاجان قاوای قەزوان بۆ قورعانە دەمێکە نەبووە جەلاجان بەڕاستی ئێمە سپاسیانەکەین بە درێژایی شەوانی مانگە ڕەمەزان جوانترین خزمە گوزاری پێشکەشی گروپی موزیک و میوانەکان و هەموو ئەوانی کە لە بەرنامەکان ئامادەبوون لەبەرەوە من پێم خۆش هەموو کەسێک کوی مام شوێنە جوانە ببینێ کە دەرگایان بۆ ئێمەواڵا کردوێتەوە ئەوەدان بێت دیارە من ئاوادان بێ ئینشاءالله. وەک جەلال گۆڵەی دەستخۆشیان لە یەکەم بە ناوی میدیاکانی گەڕیان و ڕادیۆی سلێمانی و کەناڵەکانی سلێمانی من سپاسیانەکەم بەڕاستی ئەوە سوحبەت بوو لەو هینەیە خۆ دەزانیت بەجەلا جەنا کە شەواکەشی بەڕاستی من پێ دەڵێت هەرجدی یعنی لەو کاتەوە هەڵە پەڕم بەحاڵ مرکزیە بە قەبری مردوم ئەو گەرماوەی گەڕیان وای لێ کردم خۆ میزاوان نەبوو باشە جەلال هەڵەگەت جاگوپم ئاوا ئەیبرات وامەوە گەرمادیە سەرمادیم لێونە باش کاکە جەلال کە تو ئەوە دڵی خۆشە لەم جەژنەیە ئێ تۆ بڵی دڵی خەشیش خۆشکەی جەژنانەی بە کەس والله وەکو جەژنانە ئەی پارەی بە کەس بەخوا بزانم ئەمەم جا تۆ قسە جەلال بەڕاستە ئەگەر پارەی دۆڵ هەمومانی میزاجیان بەو قورعان ئاها ئەی ئافرم پیاوی عاقڵ دایمە لەگەڵ تا لەکوێ دوێنێ لەگەڵ ئاریفاروق قالا بازار دۆلارەکە بووین یەک دانە گەڵام کردو بە هەزاریە لۆکەکان باوکەڕک جا ئیتر چێ لە خزمەتیان تا دوو هاتوو کاکە ماشەڵی یەک گەڵابە بەس خوشکەزامێ بە قورعان بە کۆستەریان جەلا جوان ئەنجا مەجموعەیەکیان لە بەریتانیا هاتوونەتەوە خۆ 2000 بیتێ هەر نابێ بۆیە بێ جەلاجان کیلۆی خیار بوو بە 2000 بین بەچی ئەی دەجەزاگیان خۆ ئەوە نەبێ منی من لەسەر بانقی کوردستان نیم بەخوا حرەوەیە ئاهایتن بووچەکەی خۆ دەزانی وە یەکرین و ئەی بێ ئەو نییە بڵم خۆشحاڵم هەموو مانگە ئەیەن جا ویستم یەک مەلاحەزە لەسەر ئاراس بکەم کاگنیروان و کاگاراس تاجی سەری منن هەموو ئەوەنەی من گوێم تێوە بوو بێ لەوە میزا احتیمالی زۆری هەیە و شایەتیان بۆ بات بەیاد کە چوو بۆ مخالف من لە ئارازەوە گوێم پێوە باشە یعنی ئەتوانم بڵێم خاوەنی داهێنانێکی خۆیەتی لە هوەری میلیە کە چەند ساڵە لەمە بە پێش لە بەیاتەوە چۆنەڵێ ها خۆی هەڵەیە بۆ مخالف شتێکی زۆر عجیب دەستخۆشیشی لێ یەکەم لەبەرەوەی ئەو هونەرمەندانەش من زۆر جاروتومە لە کەناڵەکانی تریشتومە حەقی ئێمە نابێ حەقی کەس بخۆین وەکو هوەری میلی بەڕاستی ژە هونەرمەندانەش کە ئێستا لە بەیاتەوە چون بۆ مخالف ئەتوانم بڵێم ڕێچکەی کاکە ئاراز محەممەد گەورەیە جەلاجان یەک شتێمە من دۆڕاستی دەستخۆشی دەکەم یەکێکمنەوەی سەرسامم پێ هەموو کات هونەرەکەی زۆر بە جوانی پاراستۆ بۆ هونەرێکی جوانیش پێشکەشەکە تەنها لە لایڤەکانە لە شایەکانە لە هەموو شتێکە
بەڵام ئەم شەمیوانی ترمان لەگەڵایە کاگارام ئێمە زۆر میلین بەڕاستی بە ئەو گۆرانێکی بۆ گەنجەکانی ئەم سەردەما گۆرانێکی مۆدێرن گۆرانێکی عمەرزەی بن گوێم لە دەنگی بۆ بەڕاستی هۆمەرزەی بڵین ئێمە گە بە کوردی بڵێن بێ هۆمەرزەی پێم خۆشە ئەگە ئارامجیان دڵمان نەشکێنێ یەک گۆرانیمان پێشکەش بکە من دەمێک کە بەڕاستی ئەمڕۆ پێم وتم وەکو پاییزە بەرەوەیە 3 ساڵە بە خزمەتی نەگەشتم بەخۆ ئارام ماشەڵڵا ئەڵێ میکسەری دایناکۆر دەکەن لە پاکەتا هەڵیە چڕی داینی بە دایمی ماشەڵای لێ بێ کوڕێکی جوان و کوڕێکی کەشخەیە ئەو نەیتر وەس بکە نەبێت جوانتر دایناکۆر نیرانجاگە مایچێکی ئەو مایچێک لە خزمەتەیە هیوادارم دڵمان نەشکێنیت ئارامجان تۆ ئەکتیفی دایمە ئەکتیفی کورە تۆ منتم تەحیە بۆ میرزا ماشەڵڵا چی بڵێ میرزا ئەوش کەش بکەیت ئەچینە لای گۆرای هەر هەمومانی ئەڵێ چی بچینە لای گۆرانی شەوبیلا ئادەی مامەسا ئارام ببینی لەگەڵ تام ئەگیان ئامینێم تاقانەی دایێ عاشق گوڵاو فاتمە ڕەعنایێ لە چواران یەک لێرە بوایێ ئامینێم تاقانەی دایێ ئەخ چەندی داواکەم دڵ پیر نابێ دەستم لە مەمکی گیر نابێ یار منداڵە و بۆم ژیر نابێ ئامینێم تاقانەی دایێ سەرجێی بەرمانگاشاوێ خۆم خێزاندا سەرجێی فێنێ نەمێژ بەرهاناسم کاوێ خێژی خاوی بارێداوی ئاڵۆزاوی جار جار داوایدا پۆش لا چاوی خوایە گیان چەندێم خۆشاوی
زۆر بەئاسپایی و بانرمی دامم برد بۆ لێوی گەرمی چاوی هەڵهێنا و پێی گوتم خەونم بادی تۆ هەوسەرمی هێشتاسم گرتی داسم لێویگاسم مۆچۆک شێرچی خۆشی دایگێ سەر تاپای هەناو و هەستێ دەم خۆش کاکە ئارامجان کاکە جەڵان ناقم بوو بەڕاستی یعنی منی پەرشێش کرد بۆ ناو دنیا جوانەکەی وا بوو جەلا باش خۆتۆ عاشقنی بوو ئەوە هەر لە خۆتۆ لەگەڵ هەر ڕۆشتی جاکوێ ئەڵێڤم ئەخیری پیرەوە عاشق نەبووم خۆتۆ گۆرانە زۆر عاشقانێ بەڕاستی ئەوە ڕۆمانسیە ئەڵێن پێنجێنی لەسەر و چلەوە لێیان ترسەوەکو جەنابە ڕەحمگاوە ئافرم وڵی میرزاجان ئافرم میرزاجیان ئەی ئافرم خۆشەویستان مایکەکە وڵا ڕاستکە مادەم وایە بە مایکەوە خۆ مایکەمان بۆ نزیکەنەوە بۆی ئەو شعرەمان بە دووبارەکاتەوە میرزاجان ئەویان چکە زای بم ئەوە بەرژەوەندی منی تێ حەزەکەم جۆم لێ پێ بەڵام لەناو ئەو هەموو شعرە جووە خۆمان زانین ناوی شێخرەزایەک سەرمان پێکەنی بەڵام لەناو ئەو هەمووان سێم دوو لێرە جوانەکە لێوان مەزانی کە پیر بووم ئیتر خۆشەویستی یەخەم ناگرێت نەمزانی داری وشک باشتر لە داری تەڕ ئاگرێگرێن ڕەحمەتی لێ بێ لە ڕەحمەت لە تۆ دەست خۆش میرزاجان ئافرم میرزاجیان کارزان کامیل نوکتە و میسالی زۆر بەقوەتی لایە جا برادێکشمان حەزەکەم ئەو وابێ بەڵام وا نابێت ناتوانێت ناتوانێت قەی ناک برادێکمانە حەزم کرد لێرە باسیکەم کاک میران سەردار ڕێزمانێ بووی چای ماجری میراوەکو کارزان جامیل بێ و ئەوەیتر ئەم میسالی زۆر بزانێ بڵێ وڵی میرن با قەین ئەم شەوی ناکەین باخۆی پێ بێ لە بەرنامەیە سەواسی لەسەرەکەین جاوە قەرزاری میران گیانە فڕۆ من نەمێژ بێنە لای تۆ هەچینا مەجالم نیان مشکلەکەوەی کاکە گیان بۆ خاتری فەخری عالم هەموو لایەکتان بێوەی بن ئەو دەسەتان خۆش بێ بەڕاستی گەورەتان کردین مامۆسا ئارام مامۆسا کارزان کامیل میرزای گوڵ و دڵ کاکە ڕەحمی باڵەبان کە ئەتوانم بڵێم من وەکو خۆم قەرزاری تایبەتی جەناب گەڕیانیش لەبەرەوەی ئاخر باسی گەڕیانەکەم ئارەوەڵا لە گەڕیانە زۆر زۆری لاکمان کردووە ئەم پیاوە بە ڕێزانەش هەر بە هەمان شێوە لەگەڵمانە هاوکار بوون سپاسێکی بێپایانم بۆ کاکە نیروان بۆ کاکە نیروانی دڵ و گوڵ بڵێم بانەیە عەزیزی سەقزی هەر هەموو دەست و چاوە خۆش بێ ئاراز گیان ساقی دڵێ بم ئێرە شوێنی خۆمانەوەی مەبێرە دڵمانەکرێتەوە دواوتەی ئاراز محەممە و بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز و بۆ ئەم کافتریا جوانە و بۆ میدیاکە وەڵاهی دەسا خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت کاک جەزا زۆر سپاس بۆ جەنابەت کاک جەلان دەستخۆشی بۆ کاک کارزان و کاگارام و کاک نیروان و کاک ڕەحیمیش بۆ برادرانی پشتی کامێرەوە کاک ڕێباز و کاک بران و کاک جعفەر و دەست و چاوی هەموو لای خۆش بێ خوا ڕۆژوو تاعاتی هەموو لە دەڵێم بانە لە مۆنە نەڵێم بە ڕۆژوو بوو من خوا ڕۆژووی تاعاتی هەموو مسلمانان قبول بکە و ئیشەڵا ئەم جەژنە بێ بەمای خێر و خۆشی و ئاوەدانی و ئاشتی بۆ هەموو لایەنەکان و بۆ کورد و بۆ کوردستان و لەگە کاک نیروانەوە بزانام دوێ تێکمانەیە بۆرانی هەڵپەرچێ ئەڵێن هیوادارم میوانێکی چارەگران و ئیزعاج نەبوو بێتین چاوی هەموو لایەکتان ماسەکەم ئێوە چاوی ئێمە بەس من لە ئێوارەوە بووە شتێکی هەلاجیەکەش بۆ من حساب بکەن ئەمە هاتوۆتە دەرەوە ملۆکەیە من هەروواکەم بە حەقی پێغەمبەر بووم بە پەنگ بەدەزەمەوە کاکەویستان نیروان هیچ جوتەیەکی نی کاکە جەلال ئەچینە لای کاکە نیروان ئاخرویستم وەڵام منیش زۆر سپاسی جەنابەکەم زۆر سپاسی کاک جەزاکەم زۆر سپاسی تەلەڤیزۆنی گەڕیان ڕادیۆی گەڕیان زۆر سپاس بۆ کاکە ڕەحیمی خۆشەویست ئەرچی کێشا کاکارزان کامیل کاگارامی خۆشەویست خۆشحاڵ بووم دوای چەند ساڵێک لەگەڵ
لەگەڵ کاکە ئارازاکە گەورەیە لەگەڵ بە یەکۆ دانیشتینەوە. طبعا بە خۆشحالی و کاک نیروانجان ئەم شەو بەریەکەوتین من زۆر گەورە بووم و نیروانێکێکە لەو کەسانەی کە ئێمە هەر لە مناڵیەوە بەیەکەوە بووین و پشتیەکمان بەرنایەوە قەت وایچێک بۆ لەو کەسانەی کە بەڕاستی بۆکو باسم کرد لە پێشەوە ئێمە بەیەک و گۆرانیمان تووە بەڵام لە دەرکەوتنی منە دەستی نیروانی تیا بوو بەڕاستی چونکە ئەم پاڵنەر بوو بۆ ئەوەی کە ئەم دەنگەی من ون نەبێ زانی کە خاوەنی ڕێچکەیشی خۆمم و دەنگی خۆمم و شتێکم پێ لە هوەری کوردیە نیروان بەڕاستی یشێک بولەوانەیە کە دەستی گرتم و بەیەکەوە چین بۆ بانە بردمی بۆ بانە وتی تۆ بێ لێەوە چەند مەرحەلەیەکەیە هوەری ئەبێ لەوێ بیبڕی و دەستی گرتم سپاسێکەمەوە مەدە لە عمرەوە ئێمە هەر برای یەک بووین و هەر پێکەوەین من عازب ساز بوو سپاسەکەم عازب سازێکی باش بوو کاگاراس ئێستش لەگەڵ یا ماوی یان هەر وڵای تۆ زێدا بڕاوم ئەخ گۆرانی بڵێ تو سازیش وانێک کاک جەزاکە گۆرانی وت سازەکە بۆ لێ نادرێت دەستی خۆش بێ حەسبەکەم بەڵام هەر وەکو من کۆڵم ماوە بەڵام پیشەسڵەیەکمەیە لە دوکاننا بەنا هەر دلیڤلیوێکی پێەکەم هەر زۆر باش دەستی منیشی گرتووە پیاوە من سپاسی یەکەم ئەوە گەورەی ئێمە من هەمیشە فەخری پێوەکەم هەم وەکو ڕفیقی مناڵیم و هەم وەکو کوڕی گەڕک خۆشەویستان سپاسی کاکە جەعفەرەکەم لە کەناڵەکانی سلێمانی سپاسی کاک بورهانەکەم لە میدیاکانی گەڕیان کاکە ڕێباز کە ئەم شەو هەموو شەوەکانی تر و ئەم شەو و هەموو ڕۆژەکانی تر ئەرکێکی تایبەتی لەسەر شان بۆ دەسوچاوی خۆش بێ ئێمە ئەم شەو هاتی نەفلیقاندنی ئەم بەرنمەیە کە دووەم شەوی جەژنە بۆ سێم شەو یعنی سبەی شەو لە بەرنمەیەکی تایبەتە لە خزمەتان نابین داوای لێبوردنەکەم ئەگەر جەلها گۆڵی ئەم شەو خۆ بەخوا من هەر نازانم بوراو هەرەوە بیر نەچێت کە ڕێستۆرانتی ڕەشماڵ سپاسیان جاخوام نەگەر ئەو خزمەت گوزاریم بیرچێەوە هەر بۆی نابێت ڕێستۆرانتی کە توی ڕەشماڵ لە گەڕەکی پاسێکی زۆر بێپایانی ڕەشماڵەکەم وەکو وتم لە ئەوڵە بمزانایە بە کانولاکەشەوە هاتم چکا کاکە خوانەی بڕێ بە ذاتی خوا هەچیشتە هەیە لێرە بۆ فێ مەفتوحە با بڵێ ئەهاڵێ ئەچم بۆ لۆڤانە بۆ کوێیە خوای گەورە لێتان تێک نەیە کافتریای ڕەشماڵ لە ئەقاریە دەسوچاوی بە ماڵی هونەرمەندان هەمومان بە ماڵی هونەرمەندان ئەگەر نەبێ بە قسەیە جایتر ئەگەر نەبین بە میوانێکی تاڵیتر لەمە وایان لێ بکەین ئیزعاجیان کەین دەرمان نەکەن هەر باشەیانی سروەخان خوشکی ئەزیزی ئێمەیە دەسوچاوی خۆش بێ شوێنەکەت خی گەورە لێ تێک نایە بەڕاستی خۆشە سبەی شەوی شەریەمەوە بە هەمان شێەوە بەخوام نیتیا دەست و چاوتان خۆش بێ خۆشەویستان ئالێرەیە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە تا بەرنمەیەکی تایبەت و سبەی شەو بەخوای گەورەتان ئەسپێرین جەژنتان پیرۆز خوام بارەکی کا لە هەموو لایەک و گردنمان ئازاکەن و گردنتان ئازاد بێ و خۆحفی بۆچی دانیشتوی واخەنێدە و خۆشێت بۆچی دانیشتوی واخەنێدە و خۆشید نەهاتی تایە ئەوە نەخۆشید نەهاتی تایە ئەو نەخۆشید یەکەم بۆ دیەکات زۆر پایاری شەوانە لەکەم بۆ دڵەکات زۆر پایاری شەوانە جێگەت لە بەرچاو چۆڵ و وێرانە جێگەت لە دڵما چۆڵ و وێرانە ئای حەریرە و حەریرە و حەریرە ئاگرێ بەرانە دای حەریرە و ئاگرێ بەرانە دڵەکەم لە دوای تۆ وێڕۆوەی دانا چاو جوان بەبێ تۆ ماڵمێ وێرانە چاو جوان بەبێ تۆ ماڵمێ وێرانە شمال وورا قربان دبمي شمال وورا او نامايمي لابوي وبارا بيدا بادزي او دوي والبارا بيدا بادزي او دوي والبارا اي حليل وحرير
ئاگرێ بارانە دەی حەریرەوە ئاگرێ بارانە کەم لە دوای تۆ وێڵ و وەیلانە چاو جوان بەبێ تۆ باڵمێ وێرانە جادەمەکە دەبێنا بینێ لەکانی وەی دەمەکە دەبێنا بینێ لەکانی با بێ بە قەلدا و بۆ ئەوەدانی با بێ بە قەلدا و بۆ ئەوەدانی دەماکە دەبێنا بینێ ناو دەمەمم جادەمەکە دەبێنا بینێ ناو دەمەمم بۆکەم ساکن بێ دڵەکەی پڕغەمم بۆکەم ساکن بێ دڵەکەی پڕغەمم دای حەریرە و حەریرە و ئاگرێ بارانە وەی حەریرە و ئاگرێ بارانە دڵەکەم لە دوای تۆ وێڵ و وەیلانە چاو جوان بەبێ تۆ ماڵمێ وێرانە
آمین تۆ گوڵەکەمی گوڵەکەی من لە شارە ئامین ئامین تۆ گوڵەکەمی گوڵەکەی من لە شارە مەمکی چەپن زەردە بەیە و ئەوی دیکەت نارە مەمکی چەپن زەردە بەیە و ئەوی دیکەت نارە زاوی دیکەت نارە كداي سرد بمحرابة آمين يا تقلا كمي كداي سرد بمحرابة آمين يا تقلا كمي كبسي شوني بجني جوابة آمين يا تقلا كمي كبسي شوني بجني جوابة آمين يا تقلا كمي آمين آمين تقلا كمي قلا كيمن الأشارة آمين آمين تقلا كمي قلا كيمن الأشارة سفر زردة بيو هيديك هنارا نمشي زفر زرد بيو أبيديك هنارا